جۆرە قوتابخانەکانی کلێڤەر کە لە بەرواری 18/4/2023 هەڵسان بە ئەنجامدانی فستیڤاڵێکی زانستی جوان سوپاس قوتابیەکان دەکەین بە هاوکاری مامۆستاکانیان کە هەر سێ بەشی کیمیا و فیزیا و زیندەزین لە خۆگرت بوو. کاتێک سەیرمان کرد یەکەم جارە ئێمە فستیڤاڵی زانستی بەجیا بکەینەوە. بەڕاستی شتی جوانە پێشکەش کردو قوتابیەکان، بیرۆکەی زۆر جوانیان هەبوو و هیوادارین بۆ ساڵانی ئایندە شتی جوانتر و باشتریش پێشکەش بکەن ببێتە بنەمایەک بۆ بەرەو پێشتوونی زیاتر ئەم جۆرە فستیڤاڵە زانستیە. سوپاسیان لایەکتان دەکەین. دەستێک کارگەری قوتابخانەی کلێڤەر سوپاس مامۆستایان و قازیانی سوپاس مامۆستایانی زانست و بیرکاری و هەروەها قوتابی ئاسیەکانمان دەکەین کە خۆسان بە ئەنجامدانی فستیڤاڵێکی زانستی کە تێدا چەندین کاری جوان و پرۆڤەی جوانیان تێدا ئەنجام کردبوو کە تێدا بەشێک لە ڕەنگدانەوەی ژیانمان تێدا کە تەئسیراتمان لەسەر ژینگار و هەروەها بەشێک لە تاقیکردنەوەکانی تێدا ئەنجام درابوو. سوپاسی مامۆستایان دەکەین دەستیان خۆش بێت بە هیوای ئەوەی لە ساڵانی داهاتوو پرۆژەی جوانتر تێدا بەشداری. سوپاس بە هەموو